ئێستا عێراقیەکان زیاتر هاوپەیمانی زیاتریان هەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەبێتەنە یەک هاوپەیمانیە کە ئەویش لیستی نیشتیمانە. بەڵە قوربان ئێمە لە دوێنەوە کە کاتێ کە دەرگای وەرگرتنی لیستی کاندیدەکانمان داخست پێویستمان بە 4 ڕۆژە بۆ ئەوەی لیستەکان یەکلا بکەینەوە و ڕێکیان بخەین چونکە هەندێک لە لیستەکان کەماسییان هەیە و نوقسانیان هەیە ئەو 4 ڕۆژە لە ماوەی ئەو 4 ڕۆژایتر کە ڕێکمان خستنەوە بەرزیەکەینەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان وەک موتەعالە و عەدالە و دادوەری و ئەمنی و ئەوانە بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە باکراوندی کاندیدەکان بگرێت لە هەمان کاتیشە بۆ ئەوەی بتوانین لە 20 مانگە 20 ئەم مانگەدا ئین ئیجرای قورعە بکەین بۆ ئەوەی ژمارە بە قوارەکان و کاندیدەکانیان بدەین. هەر پارێزگایەک بە بازنەیە کە هەژمارەکرێت ئامێرە تازانەمان کە بەکارهێنا کڕیمانە و کە بەنیازی بەکاریان بێنین ئەمە بە ڕادەیەکی زۆر و بە ڕێژەیەکی زۆر پتر لە 175 ڕێگری دەکات لە دەستکاری دەنگەکان و لە ینی ئاڵۆگۆڕی دەنگ و تەزویرە تا پێرێ ببوورە 490,000 کەس خوازیاری کار خۆیان ناونووس کردووە. ئێمە وەکوتم ماوەکەمان تا کواتایی مانگی سێ لەو ماوەیەدا ئەگەر بتوانین ژمارەیەکی باشمان دەستکەوێت ئەو کاتە پاڵاوتنیان بۆ دەکەین بژاریان دەکەین بە پێی کەفاعەت و توانا و شارەزایی و ینی ئامادەبوونیان بۆ بەشداریکردن لە ڕۆژی دەنگداندا. لە هەموو عێراقا ئەو داتایە کە لای ئێمەیە 24,385,000 دەنگدەر مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەیە 11,800,000 کەسیان پتر لە 800,000 کەس تۆماری بایۆمەتریان کردووە واتە بە کارتی بایۆمەتری دەنگی خۆیان دەدەن. بڵێ 2015ەوە ئەم پرۆسەی بایۆمەتری تۆمارکردنی دەنگدەران دەستی پێ کردووە. کۆمەڵی هۆکار هەبوونە کە تا ئێستا نەماتوانیوە لە 100 دەنگدەران بە بایۆمەتری تۆمار بکەین. یەک ئەوەیە هاوبەشەکانمان هاوکار نەبوونە و یاخود بە پێی پێویست هاوکاری کۆمسیۆنیان نەکردووە بۆ ئەوەی دەنگدەر هان بدەن و بڕات زانیاریەکانی خۆی بە بایۆمەتری تازە بکاتەوە. هاوکاریەکانێکمان لێرەدا زۆرن. یەک لەوانە میدیا وەکو دەسەڵاتی چوارەم لایەنە حزبیەکان کۆمەلگای مەدەنی